کورسات مەگازینتان پێشکەشەکەین بارمەتی تەواوی هاوکارانمەوە هیواداری نەم ئێوارێژ بینەری بەرنامەکەمان بن و لەگەڵمان بمێننەوە تا کۆتایی بەرنامەکە تەوەر و بڕگە و بابەتی زۆر باشمان بۆ ئامادەکردوون و تەوەری نێو ستۆدیۆمان هەیە باز لە پرۆژەیەکی هونەری زۆر جوان و زۆر گرنگ و تایبەتەکەین لەگەڵ هونەرمەندێکی شێوەکاری ئەزیزە بۆی هیوادارین تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بمێننەوە لە هەواڵی یەکەمەوە دەست پێ یەکەم فیلمی زێڕی ڕەش لە شاری هەڵەبجە نمایشکرا لە هەمان کاتدا خوێندنەوە و ناساندن بۆ کتێبی گەنجینەی ڕەشیش کرا لە هۆڵی ڕۆشنبیری شاری هەڵەبجە. لە هۆڵی ڕۆشنبیری شاری هەڵەبجە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بە هاوکاری گەلەری جەلال ئازەبانی مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی گەنجینەی ڕەش لە کۆکردنەوە و ئامادەکردنی ئارام شەمێرانی تایبەت بە بەڵگەنامەییکردنی ژیانی هونەرمەند سەلاح ڕەش ناسێندرا و بڵاوکرایەوە. هاوکات فیلمی دۆکۆمنتاری زێڕی شین دەرهێنانی هونەرمەند سەلاح ڕەش نمایشکرا. چالاکیەکە بە ئامادەبوونی ژمارەیەک لە ڕۆشنبیران و نووسەرانی هەڵەبجە بەڕێوەچوو. ڕاستە فیلمەکە فیلمێکی دۆکۆمنتاریە ماوەکەی 27 خولەکە. ئەم فیلمە تەسویرکردنی فیلمەکە لە بڵێن لە کوردستانە ڕێمی کوردستانە و لە کوردستانی باشووریشە کاتێ بەتایبەتی و کاتی سەدی داریان هەڵاکەندرێ و بیدایەتێکی ئەمە ئەوە ناوەڕۆکی کرۆکی فیلمەکە زەنگێکی خەتەرناکە بۆ مەسلەی ئاو لە هەرێمی کوردستانە کە دوا ڕۆژ لەو کاتا من هەستم پێکردو کە دوا ڕۆژ ئەمە زەنگێکی خەتەرناکە و ئەبێ هەمومان پریایی. کتێبی گەنجینەی ڕەش کتێبێکی بەڵگەنامەیە لەسەر ژیانی ئەدەبی و هونەری سەلاح ڕەش لەلایەن کاگاس و حاجی محەممەد بامۆچیەوە بە کوالێتێکی بەرچاپ کراوە لە چاپخانەی کارۆلە سلێمانی و ئەوانەی کە پێویستە سوپاسیان بکەم لێرە کاتەکە کەمە هەمویان لە ناو کتێبەکە تۆمارن وەکو ئەرکێکی ئەخلاقی. ئەم کتێبە لە چەند تەوەرێک پێکاتووە بەشی سەرەتای کتێبەکە بە ژیاننامەی سەلاح ڕەش دەست پێ دەکات و پاشان تێکستە ئەدەبیەکانی و ئەو مۆتیڤانەی کە لەگەڵ تێکستە ئەدەبیەکان هاتوون کاری هونەرمەندی هەڵەبجەی و هەورامی مامۆستا مادی هەورامیە بەڕەحمەت بێ و دوای ئەوە 29 کەسایەتی لەسەر تێکستە ئەدەبیەکانی سەلاح ڕەش و لەسەر کاری شانۆ و فیلم و سینەمای ئەو قسەیان کردو کە ئەو 29 کەسە لە قەڵەمە دیارەکانی کوردستان بە تایبەتی هەڵەبجە و شارەزۆر و سلێمانی و دوای ئەوە توێژینەوە لەسەر شیعرەکانی بە زمانی عەرەبی و ئینگلیزی دانراوە و توێژیناوانەی کە لەسەر شیعرەکانی و توێژینەوەکان ئەکادیمین لە ئاستێکی زۆر باڵا کراون.